سەبارەت بۆی ئایا هۆکاری گرانبوونەکەی چۆنە و بۆچی گران بووە لە هەرێمی کوردستان و لە چاو وڵاتانی دیکەش کە بەم شێوەیە ئێمە میوانداری بەڕێز فراس سدیقمان کردووە کە بەڕێوەبەری سامانی ئاژەڵە لە وەزارەتی کشتوکاڵ لەگەڵمانە بێ. کاک فراس بەخێراتی ساو لەبێ دەمێکە نەهاتووتەوە بە ستودیۆ. زۆر سپاس وازەم لە ستودیۆ تازەکەمان یەکەم جارە بین. بەڵێ بەخێر بێ. باشە باجارێ باسیەوە بکەین گۆشت کڕیە ماوەیە؟ بەڵێ بەتاکید گران بوو یا هەرزان؟ بەتاکید نرخەکە فەرقێکی کردووە. فەرقی کردووە. تۆش بە 22 کرد. باشە من دوێنێ لە مارکێتە بە 24ریش سێرم کردکڕی زۆر گرانتر بوو. کەواتە جیاوازی ئەمە چییە؟ هۆکاری چییە کە ئاوا گران بووە و بۆچی نرخەکانیش لە مارکێتە لە بازارە لە شوێنەکانی ترەوە جیاوازی هەیە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێزت. طبعاً هۆکاری گرانبوونی نرخی گۆشتی سوورە کە ئەمڕۆ ئێمە باسیەکەین. کۆمەڵی هۆکاری بنەڕەتی هەن یان کۆمەڵی هۆکار هەیە توانین بڵێن دەمێکە ئەمانە سەبەبی ڕئیسین بۆ ئەوەی کە پێشبینی کراوە بوو کە گۆشتی سوور لە داهاتوە گران بێت. ئەو ئەزمەتجیانی لە بواری خۆراکە لە دوای پەتای ڤایرۆسی کۆڕۆنا دروست بوو و گرانبوونی نرخی کەرەستە سەرەتایەکانی ئالیک لە دوای ساڵی 2009 کە بە شێوەیەکی بەرچاو لە ئاستی جیهان و دنیا بەرز بووە. ئەمە وای کرد نرخی ئاژەڵ لە سەرانسەری جیهان و لە بۆرسە جیهانیەکان گران بێت زایدەنەوە. ئەو شکە ساڵی کە ڕوویدا طبعاً نەک لە هەرێمی کوردستان لە جیهانە بابەتی ئاماژەی وشکە ساڵیەکان بابەتی وشکە ساڵی بۆتە مژار ئەمڕۆ و بابەتێکە کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەر و کاردانەوە شێبەڵێ لەسەر کەرتی ئاژەڵداری بە تایبەت ئەو ئاژەڵداری کە لە هەرێمی کوردستان ئێمە باسی بکەین بۆ شێوە تەقلیدی بەخێوەکرێت لە گوند و لە دیهاتەکانی هەرێمی کوردستان کە اعتیمادی ڕئیسی لەسەریان پشتبەستنی سەرەکی لەسەر لەوەڕاندنی ئاژەڵەکانە بە شێوازی سروشتی. ئەم مشکە ساڵی کە ڕوویدا کاریگەریکی ڕاستەوخۆی کرد لەوەی کە ئێمە لە ساڵی 2009ەوە کاتێک کەرەستە سەرەتایەکانی ئالی گران بوون، کاتێ ماوادی خۆراکی لە ئاستی جیهان گران بوون، کاتێ سوتەمەنی گران بوو لە ئاستی جیهانە طبعاً 170 تێچووی بەرهەمهێنان ئالیکە. مەودایەکی باش هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن گۆشتی سوور مستەقر بوو سەرەڕای گرانبوونی نرخی گۆشت لە ئاستی جیهانە. یعنی لە ساڵی 2009ەوە هەتا 2022 بە ڕێنجێک بەرز بووە بەڵام لە 23 هەستمان پێ کرد. یعنی ئەمە مەودایەکی باشمان بڕی اینجا گەیشتەوە ئاستی کە ئەمڕۆ جەنابەت ڕێپۆرتاژێکت کردووە و ئینێک لەسەری ڕێخستووە. باشە چی وای کرد ئێمە ئەو ماوە زۆرە تووشی ئەو گرانیە نەبین چاوەڕێ بکەین یان ئەتوانین بڵین ئەو گرانیە دوا بکەین درەنگتر بە ئێمە لە چاوجیان. طبعاً ئەو وشکە ساڵی ڕوویدا بەداخەوە وای کرد ئاژەڵدارانی هەرێمی کوردستان ناچار بوون ئاژەڵەکانیان لەبەر ئەوەی پیان بەخێو ناکرا لە کۆڵی بکەنەوە یعنی هەرزان فرۆشی بکەن. ئەمە وای کرد خستنە ڕوو زۆر بێت لە بازاڕەکانە. ئەمە وای کرد نرخ دابەزێ تا حەدێکی باش. ئەمە لەلایەکی ترەوە کێمایەوە ئەو ئاژەڵداری کە متەمەسکە یان ئەتوانین بڵین بە ئاسانی ئاژەڵەکانی نافرۆشێت و خۆشەویستێکی زیادی بۆ ئاژەڵەکانی هەیە مەهمایەک و نزوروفەکە هەر چۆنێ بێت بە هەرچی شێوازێ بێت ئاژەڵەکانی نافرۆشێت و ئەو وشکە ساڵێت توانین بڵین ئەم ساڵ ئاماژەکانی تا حەدێکی باش بەرەو نەمان ئەچێت. دۆخە سەختەکە تێپەڕیەوە بۆیە ئاژەڵدار لە دۆخی ئێستەیە ئەتوانین بڵین تا حەدێکی باش مەجبور نییە ئاژەڵەکانی وەکو پێشتر لە کۆڵ بکاتەوە بیفرۆشێت. باشە کاک فراس زۆر جاریش من سەرنجی شتێکم داوە جیاوازی هەیە لە نێوان پارێزگایە بۆ پارێزگایەکی ترا بۆ خواستیان لەسەر گۆشتی سوور بە تایبەت لە بینی سلێمانی و هەولێر و دووە کۆڵەبجە کامیان زۆرتر بەکارێنن؟ بەڵێ خۆی ئەو ڕێژەی کە دانراوە بۆ ئیستهلاکی تاکێک طبعاً ئێمە هەرێمی هەموو هەرێمی کوردستان باز دەکەین وەکو ئیستهلاکی تاک. طبعاً پارێزگایەکە کە ڕێژی دانیشتوانەکەی زیاتر بێت ئیستهلاکی گۆشت لەو پارێزگایە زیاترە بێت بەڵام فەرقێکی جەوهەری وان نییە. یعنی توانین بڵین لە پارێزگاکانی هەرێمی کوردستانە وەکو یەکە. بەڵێ باشە بەکارهێنانی یاخود بڵین ئەگەر ئێستا کە گۆشتی سوور گران بووە بە تایبەتی ئەو ئاژەڵە خۆماڵەیانەی کێت واکات خەڵک پەنابەرێتە سەر گۆشتەکەی دەرەوە کە پێ هەنێکیان گۆشتی هیندیە بەرازیلیە نەخێر ئەوە چکە هەر هەبووە گۆشتی هیندینا ئەتوانین بڵین گۆشتی بەستومە بەستا ئەخر زۆر جارەوترێ لە هندستانەوە یاخود لە بەرازیلەوە لە چەند وڵاتێکی دیکەوەیە کە زۆر خەڵک تا ئەوەی تر هەرزان بێ سیقەی پێ نییە بەڵام کێسا ئەوە گران بۆ خواستی زیاکات. بەڵێ طبعاً گۆشتی بەستوو لە بازارەکانی هەرێمی کوردستان بوونی هەیە وجودی هەیە بەڵام زیاترەوە ئێمە ملاحەزەمان کردو بە داداچوونمان بۆ کردەوە لە بەشێکی راپۆرتەکەش ئاماژەی پێدرا خەڵک کە توانای کڕینی گۆشتی سووری فرێشی نامێنێ
خواستی زیاترە چێتە سەر مریشک وەکو بەدیلێک یعنی بۆیە هەستی پێەکەین ئێستا مریشک وەکو لە بەشێکی راپۆرتەکەش ئاماژەی پێدرا بە تایبەت پەیامێرتان لە بەغدا کە ئاماژەی پێدا کە نرخی مریشک لە هەرێمی کوردستانیشە بە هەماشیەوە نرخەکەی لەو نرخی کە هەبوو پێشووتر کە بەرنامەی تریشمان لەسەر کردووە لە کاتی دابەنزین و لە کاتی بەرزبوونەوەی نرخیشە کە نرخی مەوای کردووە کە قدرەی شیرایی فەرد توانای ئەوەی نەبێت مەسەلەن گۆشتی سوور بکڕێ بە تاکید نزیکترین بەدیل گۆشتی مریشکە وای کردووە حرەکەیکی بە نرخی ئەویش کردووە یعنی تا حدێکی زۆر تا حدێک نرخی مریشکیش بەرز بووە یەکی لە هۆکارەکانی تر یعنی جەمعی هۆکارەکان بوون ئەمە باسی وشکە ساڵیمان کرد و باسی ئەزمە ژیانیەکەمان کرد هەندێک جارێمە اعتمادمان لەسەر کۆمەڵی وڵاتی دەوروبەر بووە چ بە شێوە ڕسمیەکە کرد لایەن وەزارەتی کشتتوکاڵ و مۆڵەتە درا بە هاوردنی ئاژەڵی بچووک بە تایبەتی لە وڵاتانی دەوروبەر چ بە شێوازی تری مەسەلەن قاچاق داخلی بازار ئەمە وای کردو باڵانسێک لە بازارەکانی هەرێمی کوردستانە هێن بێت یعنی دروست بێت ئێستا ئەو وڵاتانە لەبەرەوەی ئەزمەیە یعنی توانین بڵێن کێشەکە لە وڵاتانەش ڕوویداوە یعنی بەوادری وشکە ساڵی بەوادری گرانی لە وڵاتانەش پیا بوون فبۆیە مەسەلەن لە وڵاتێکی وەکو تورکیا ڕێگە نادا ئێستا ئاژەڵی بچووک لە وڵاتی تورکیا بچێتە دەرەوە بۆی نرخ لە وڵاتەکەی خۆشیا گران نەبێ و هەروەها بەنسبەت وڵاتەکانی تریش ئەمە تا حدێک تەسیراتی هەبووە و گۆڕانکاری لە نرخی دینار بەرامبەر دۆلار یعنی لە ماوەکانی ڕابردووە دروست بوو ئەمە وەکو هۆکارێک هۆکارێکی دیکە جەژنی نەورۆز ڕەمەزان ئەمانە بەگشتی هۆکارەکان بەڕێز فراسدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ